پەیوەندی دیبلۆماتی نێوان عێراق و سعودیە نزیکەی 25 ساڵە دابڕاوە. لە سەرەتای مانگی دێسەمبەری ساڵی ڕابردوو سعودیە باڵوێزخانەی خۆی لە عێراق کردەوە بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە. بەڵام شیعە مەزهەبەکانی عێراق بوونی تایبەتمەندی سعودیان بەدڵ نەبوو، بە تایبەتی لەم دوایەدا کە ڕاگەیەنرابوو باڵوێزی سعودیە سامر سەبهان سەردانی بەندیخانەی پارێزگای ناسریەی کردبوو. هو أساساً رجل عميل. لە ڕاستیدا خودی ئەو کەسە بەکرێگیراوە و کار بۆ دەستگای هەواڵگری دەکات و بە ئەجەندای ئیسرائیلی و ئەمریکایی کار دەکات. سەردانەکەی بۆ بەندیخانەی ناسریە بۆ ئەوەی کە بە دوواداچوون بۆ بەندکراوانی سعودی بکات. ئەوانە سعودیە خۆی ناردوونی بە مەبەستی ئەنجامدانی تاوانکاریە لە عێراق. هێزەکانی حەشدی شەعبی ڕوبەڕووی سەردانی باڵوێزی سعودیا دەبن و سەردانی باڵوێزەکەیان بە ناشەرعی وەسف دەکەن. سعودیە بەکاری تیرۆریستی بە ئەندازەیەکی زۆر لە عێراقەوە تێوەگلاوە. لە سەدا 50 هێرشبەرە خۆکوژەکان بەڕەچەڵک سعودین. هەروەها زۆربەی ئەو چەکانی تیرۆریستان بەدەستیان هێناوە سەرچاوەکەی لە سعودیەوەیە. سعودیە دەستی لە کاری تیرۆریستیدا لە عێراقدا هەیە. هەر بۆیە هێڵی سوور لەسەر خودی ئەم باڵوێزە سعودیە و جموجۆڵی لە عێراقدا هەیە. پاش لێکۆڵینەوەیەکی ورد سەبارەت بە سەردانی باڵوێزی سعودیە بۆ بەندیخانەی ناسریە وەزیری دادی عێراقی ئەم سەردانەی ڕەت کردەوە و ڕایگەیاند کە هیچ بۆچوونێکی نییە، هەرچەندە بە مافێکی ڕەوا دەزانێت کە باڵوێزخانەی هەر وڵاتێک بۆی هەیە سەردانی هاوڵاتیانی خۆی لەم وڵاتە بکە. زیارة السفير السعودي هي هەواڵی سەردانکردنی باڵوێزی سعودیە ڕاست نییە، بەڵکو نوێنەرایەتی کونسوڵخانەی سعودیە ماوەیەک لەمەوبەر داوای سەردانی بەندکراوەکانی کردبوو. هەروەها لە ڕێگەی وەزارەتی دەرەوە داواکە پێشکەش کرا و ڕەزامەندی لەسەر کرا، ئەمەش وەک نەریتێکی دیبلۆماتی. شیعە مەزهەبەکان لە عێراق بە هەموو بیر و بۆچوونی خۆیان دژایەتی وڵاتی سعودیا دەکەن و هەموو کارە تیرۆریستەکانیش لە عێراق لە پاڵ سعودیا دەنێن. بەردەوامیش جەخت دەکەن کە پەیوەندی دیبلۆماتی نێوان ئەم دوو وڵاتە بفسڕێتن. سڵابامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.